پێشتر لە خوێندن دابڕای و جارێتی خوێنتەوە؟ بەڵێ دابڕابووم لە سفرەوە دەستم پێ کردوتەوە ئەوەی ڕاستی بێ زۆر دڵخۆشم دڵخۆشیەکەم وەسف ناکرێ بە تایبەتی لەم ڕۆژەیە چکە ئەمە ڕۆژێکە چاوەڕێمە کرد بە یعنی بە گڕوتینەوە زۆر چاوەڕێ ئەو ڕۆژەمە کرد کە بگەمە مەرحەلەیەکی ئاواهی کۆتایی بە خوێندنەکەم بێنم. پێشتر لە خوێندن دابڕای و جارێتی خوێنتەوە؟ بەڵێ دابڕابووم لە سفرەوە دەستم پێ کردوتەوە. چی وای لە تۆ کرد جارێکی دیکە لە سفر دەست پێ بکەیتەوە؟ واللهی یەکەم شت ئەمە حەز و ئارەزی خۆم بوو لە مناڵی بەڵام هۆکار هەبووە خۆت دەزانی جاری وا هەیە ئافرەت چەند بربەستێکێتە بەردەمی وای لێکا دابڕێت لە خوێندن بەڵام من هەر کۆڵم نەیاد چکاوە حەز و ئارەزی خۆم بووە. چ بەشێکە تاوەک؟ والله کارگەری کار بەڵێ. تا چەند حەزی لەم بەشە بوو دڵخوازی خۆت بوو؟ زۆرم حەز لێ بوو بە تایبەتی لەبەرەوەی من خۆم بە تایبەتی خوێنی عەرەبیم تەواو کردووە بەشەکەش هەموو خوێندنەکەی عەرەبی بوو هەروەها بەشێکە من پێی ئەڵێم خوێنی کارگەری کار چۆن بڵێ بناغی هەموو بەشەکانە ئەوەی من بیزانم. بزانم خوێندن لای تۆ چی دەگەیەنێ خوێندن چی لای تۆ گەیاند؟ خوێندن لای من شتێکی زۆر پیرۆزە لەبەر ئەوەی بەڕاستی واو لێکە زیاتر کراوە بیت لە مێشکی خۆتە لە فکری خۆتە اینجا لە کۆمەلگایە خوێندن شتێکی زۆر ئەساسە بەڵام بەڕەئی من خوێندن کە تۆ چی بۆ خوێندن ئەبێ کێ بگەیت تۆ چی ئەخوێنی بۆچی ئەخوێنی ئەبێ فێری شتێک بی لەو مەجالەیە. چی بۆ کەسانە دەڵێیت کە وازیان لە خوێندن هێناوە؟ هیوادارم هیچ کەسێک واز لە خوێندن نێنێ ئەوەی شکەوازی هێناوە من ئەڵێم هەر درەنگ نییە بگەڕێتەوە زۆر لەوە باشترێکە کە دانیشە و چاوەڕوانکە یان ئاخ حەسرەت بۆ خوێندن هەڵکێشێ.